پەیامبێرمان ئەحمەد مستەفا لە هەولێر و لەگەڵمان دەبێت. ئەحمەد وردەکاری زیاتری ئەم ڕووداوە و ئەوەی کە پەیوەندی هەیە بە مەراسیمەکانەوە چۆن پێشوازی دەکرێت لە تەرمی کەمال مەزهەر؟ شوان سڵاو لە تۆ لە بینەرانی NRT کەمتر لە نیو کاتژمێر ماوە بۆ ئەوەی ئەو فڕۆکەیەکەوە لە ئەڵمانیەوە هاتووەکەوە تەرمی دکتۆر کەمال مەزهەری تێدایە بگاتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. کاتژمێر 9 لێرە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بهێندرێتە خوارەوە، بەڵام ئەم شەو بە دیاریکراوی لە نێو فڕۆکەخانە شوان هیچ مەراسیمێکی بۆ ناکرێت جگەلەوەی کەوا کۆمەڵێک لە ڕۆشنبیر و لە نووسەر و کەسانی نزیک لە خانەوادەکەی لە نێو فڕۆکەخانە و لە هۆڵی VIP پێشوازی لە تەرمەکە دەکەن و دواتر تەرمەکە بە ئەمبۆڵانسێکی تایبەت کەوا دیاری کراوە لەلایەن پرۆتۆکۆڵی سەرۆکایەتی هەرێمەوە دەبردرێتە ئەو کتێبخانەی کەوا هی دکتۆر کەمال مەزهەرە، ئەو کتێبخانەی کەوا چەندان کتێب و دەستنووسی تایبەتی تێدایە پێشتر لە بەغدا بووە بەڵام هێنراوەتە هەولێر کتێبخانەکە. شوان و بە پێی پرۆتۆکۆڵی سەرۆکایەتی هەرێم بڕیارە بەیانی نیە سیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان تەرمەکە لە هەولێرەوە بەڕێ بکات بەرەو سلێمانی بۆ ئەوەی کەوا لە سلێمانی لەوێ بە خاک بسپێردرێت و شوێنی مانەوەی ئەم شەوی تەرمەکەی دکتۆر کەمال مەزهەر لە کتێبخانەکەی دەبێت وەکەوەی کەوا خێزانەکەی شالاخان پێشتر ڕایگەیاندووە کە لە ئەڵمانیەوە ئەویش بە هەمان فڕۆکە لەگەڵ تەرمەکەیە دێتە فڕۆکەخانەی هەولێر کەمێکی دیکە ڕایگەیاندووەکەوە ئەم شەو تەرمەکە لە کتێبخانەکە دەمێنێتەوە تاوەکو بەیانی و دواتر بەیانی بەڕێ دەکرێت بۆ سلێمانی بۆ ئەوی لە سلێمانی لە گردی سەیوان بە خاک بسپێردرێت. شوان سپاس بۆ ئەحمەد مستەفا پەیامبێرمان لە هەولێر.